لەم کۆبوونەوەیدا ڕاگەیەنرا ڕێژەی خوێندەواری لە پارێزگای سلێمانی لە سەدانەوە دوونۆیە و بەهۆش پارێزگاکە پلەی یەکەمی تۆمار کردووە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی بەرزی ئاستی خوێندەواریەوە. پەیوەست بە پارێزگای سلێمانیە و بە پێو ئامارانی لە بەڕێوەبەرایەتی ئاماری ئێمە هەیە و لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق و وەزارەتی پلاندانانی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی سەر بە نەتەوەیەگرتووەکان کراون لە سلێمانی کە ڕێژەی نەخوێندەواری لە وڵاتانە لە تەمەنی 15 بۆ 24 ساڵی وەرەگیرێ. پرس بەوانە ئەکرێ خوێنەوارن نەخوێنەوارن ئەتوانن بنووسن توانن بخوێننەوە جێی شانازیەکە لە سەدا 99 ئەم ڕێژەی تەمەنە 15 بۆ 24 لە سلێمانیا خوێندەوارن و توانای نووسینیان هەیە کە ئەمە بەڕاستی ڕێژەیەکە ئێمە لە پارێزگای سلێمانی شانازی پێوەکەین و لە سەدا سەدی ئەو مناڵانەی تەمەنیان ئەگاتە 6 ساڵ لە پارێزگای سلێمانیە پەیوەندی بە قوتابخانەکانەوەکەن. ڕاگەیاندنی ئەم ئامارە و ڕوونکردنەوە لەسەری لە میانی گفتوگۆی پرۆژەی بنیادی توانەکاندا هات کە پرۆژەیەکە لە ناوەندەکانی خوێندنی سەر بە پەروەردەکان پەیڕەو دەکرێت لەم ساڵەوە. پرۆژەکە لەم کۆبوونەوە ڕاوێژکارێدا لە نێوان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی و ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و شارەزایان قسەی زیاتری لەسەر کرا و لە داهاتوودا بەپێی پلانێکی داڕێژرا و دەتوانێت ئاستی زانستی خوێندکاران بەرز بکاتەوە و هەروەک ڕێژەی نەخوێندەواری نزم بکاتەوە. دیارە پرۆژەی بنیادنادی توانەکان خۆی لە بە پێوەرکردنی کاری مامۆستا بەڕێوەبەر یاریدەدەر سەرپەرشتیار ڕێنمایی کاری پەروەردەیی دەبینێ زائیدەن بە پێوەرکردنی قوتابخانە وەکو مؤسسەیەکی تعلیمی وەکو دامەزراوەیەکی پەروەردەییش بە پێوەر بە کۆمەڵێ مەعایر کار بکەین تایدا بۆ ئەوەی بگەینە ئاستێکی باڵا لە ئادایە بۆ دەستنیشانکردنی خاڵە لاوازەکان و چاککردنی ئەو دۆخە. ئەم ئیشێکی ئێمە ئێستا دەیکەین دعمێکی مادی و معنەویە لەلایەن ئەم ڕێکخراوان و ئەم کۆمەڵگەیەوە بۆ قوتابخانەکان چونکە پێمان وایە بە تەنها بە حکومەت بەکارە ناکرێت. ئەم پرۆژەیەش دیارە بە سوودوەرگرتن لە ڕێکخراوەکانی جیهانی و لە ناویشاندا ئەتوانم بڵێم ئەنجومەنی ڕۆشنبێری بەریتانی سوودمان لە بۆچوونەکانیان وەرگرتووە بەڵام دەستی خۆماڵی خۆمانە کە سەرجەم کارکتەرانی بواری پەروەردە زۆربەی زۆریان تێدا بەشدار بوون ئەویش ناوزەند کراوە بە ڕۆڵی بنیاتنانەوەی تواناکان. بۆیە لەم حاڵتەیە ئەفم بکات لەم حاڵتەیە لەم بنیاتنانی توانەکە پێویستی ڕاستەوە خۆ ناڕاستەوە خۆمان لەگەڵ کۆمەلگای خۆجێتی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەبێت. ناوەڕۆکی بنیادی تواناکان وەک پرۆژێکی سەردەمیانە ڕێگە دەدات ڕێکخراوەکان هاوکاری زیاتری کەرتی پەروەردە بکەن و لە هەوڵی زیاتر پێشخستنی دابن. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێش ئەم بڕیارەش ڕۆڵیان هەبووە لە ناو پرۆسی پەروەردە و فێرکردنە بەڵام ئەمە زیاتر سیستماتیکێکە زیاتر ئەو بوارانە دیاریەکە کە ئێمە ئەتوانین هاوکاری بکەین. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە زۆر بواری وەکو یەکسانی جەندەری بوارەکانی مافی مرۆڤ ژینگە چۆنێتی یا بنیادنانی زیاتری تاکی کورد ئەمانە هەمووی بوارن کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەتوانن ڕۆڵیان هەبێ بەڵام بە چ ئامرازێک بە چ شێوازێک ئایا بەر هەمرازە تەقلیدیەکانە کە کۆڕ و سیمینارە نەخێر ئامرازی نوێش هەیە ڕێگەی نوێش هەیە کە خوێنکار خۆی بەشدار بێ لە فێربوونی ئەم بابەتانەوە پێشخستنی ئەم بابەتانەیە. ئەنجامدانی ئەم دیدارە بە بۆنەی ڕۆژی جیهانی فێرکردنەوە کارەکانی ڕێکخرا و لە پاڵ یادکردنەوەی ڕۆژەکە ئەمساڵ شارەزایانی پەروەردە و ڕێکخراوەکان و چالاکوانان دیدگای هاوبەشیان ئاڵوگۆڕ کرد تا پرۆژەی بنیادی توانای زانستی دەوڵەمەندتر بکرێت و ڕاو پێشنیارەکانیش پێشکەش بە وەزارەتی پەروەردەی هەرێم دەکرێت بە مەبەستی پەسەندکردنی. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.